جي قيامتها حافظ أسدي لعنتي بشار أسدي كري خوي أخاته بيش خوي الله خوي أما بكرة جهنم وبس خو مخرة دوزخ زور کەسەیە کوڕەکەی دانا لە جێ خۆی بۆی دوای خۆی جێکەی خۆی بگرێ نازانێ قیامەتی خۆی ئەدۆڕێنێ و کوڕەکەشی ئەدۆڕێنێت حافظ ئەسەد کە کوڕەکەی خۆی دانا دکتۆری چاو بوو دکتۆرێکی سەرکەوتوو لە فەڕەنسا ئەیخوێنە قەت حەزی بە سیاسەت و بە سەرکردایەتی بەوانە نەبوو باوکی بە زۆر وەکو عایلەی هێنایەوە و بە شەقیش خستێ سەر ئەو پۆستە ئێستاکەی 1 ملیۆن مسلمانی سووریا بەدەستی ئەو خوێنی دەستی سوورە بە خوێنی ملیۆنی مسلمان 7-8 ملیۆن مسلمانیش لە کورد و لە عەرەب و لە هەموو ئەنواعی قەومیاتەکان ئاوارن و بێماڵن وڵاتێک بە کاملی ڕوخا ئەمە کردەی دەستی چێ بوو ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە خۆشەویستەکانمان دابمەزرێنین خۆشەویستەکە تەربیەت بدە ڕزقی حەڵاڵی بۆ پەیا بکە ئەوجا هەواڵی بەخوا بکە بزان خۆی چی دەرەچێ با بە قاڵێکی سەرکەوتوو بێ نەک لە پلە و پۆستەکەی خۆت وەڵڵا زۆر دکتۆر هەیە خۆی لە تەندروستی دەوامەکە کوڕەکەشی لە تەندروستی تەعین کرێ کورە وەڵڵا تو گەندەڵی کورە دە کوڕەکەت با لە مەکتەب دەوام بکە خۆی پۆلیسە کوڕەکەشی هێنێ بۆ مەرکەز خۆی مەسوولە کوڕەکەشی لە دوای خۆی دانە با بە کوڕەکەت پێ ئەچێ لە شوێنێکی ترا زۆر سەرکەوتووتر بێ زۆر عاقڵتر بێ زۆر وشیارتر بێ باشە ئەگەر حافظ ئەسەد کوڕەکەی وەختی خۆی بکردایە دکتۆرێکی گەورە لە سووریا شوێنێکی تایبەتی چاوی بۆی دابنایە هەزاران چاوی خەڵکی سووریای چارەسەر ئەکرد